تالنشکە هەموو کەسێک هەموو منداڵێک ئەو گوڵەی دەناسیتن پێشان وچگچکە بووین کچەکان تانزان پێچا دەکرد خڕمان دەکردەوە بەس ئەوە زیاتر سوودیشی هەیە بەڕاستی لە ڕێگەکەی حتا سەرە گوڵەکەی دەخوارە با دەست پێ بکەین ئەو پیاوەنە ئەوی میشکلیان هەیە ڕەپوونی چووکیان هەبی دەتانن ئەو ڕێگەکەی یان بکەنە چا یانیش ئەوها بکەنە ناو زەڵاتەی بخۆن لۆ نەفرەکایندی بابینە سەری مشکلی کلیەتان هەیە مشکلەی جەرگتان هەیە ئەم لە کوردستانی زۆر دیتم خەڵک مشکلی کلێ و جەرگی زۆر هەیە چ دەتانین بکەین لێرەرە لۆ سەرێ لۆ کلیە و لۆ جەرگیە ئەمە یان دەتانین وچی زەڵاتەی ئەوانە بخۆین یانیش دەتانین گوڵەکەی هیچ بکەین ئەوە لێرە هیچ کراوە لێرە دەبینن دەتانین بکەینە چا ئەو نەفرانش ئەوی لۆ نونە مشکلەی نان خواردنیان هەیە برسیان نییە چ دەکەن 20 دقیقە نیو ساعت پێش وەخت چایەکی ئەوها دەخۆن ئەوە بچی بڵێ مەعیدەتان ئاکتیف دەکات برسیتان دەکاتن ئەو نەفرانە ئەوی مشکلی مەعیدەیان هەیە لە دوو نان خواردنی چایەکی ئەوها دەخۆن هەتە مەعیدەیان ئیسراحەت کاتن و ئێستاش پێشانتان دەدەم کو ئەو چای دروست دەکەین ئەو ئاوەکە کولایە ئەمە لێرە دەتانین دوو مڵاکی تێ دەکەین دەبخیچەک بکڵێتن پێنج دقیقە بێلن بکڵێتن هەتا ئاوەکە سوودی لە گوڵەکەی وەردەگریتن ئێستا گڵاسەکەمان پێویستە بەئێستا دووبارە بکەینەوە ئەو چایە لۆ چوو باشە لۆ ڕەبوونی چووک زۆر باشە لۆ کلێتان بشواتن جەرگتان خاوێنکەن ئەوە دەبی بلاکەمی چار هەتا 6 هەفتە بخۆن بەردەوام حیساب کە کلێتان ساف دەبیتن جەرگشتانیش هەموو خاوێن دەبیتن و ئەو پیاوانە وچی گوتمە ئەوی مشکلیان هەیە ئەوان شتتان بەردەوام ڕۆژێ گڵاسێکی بخۆن هەتا ئەو مشکلە کەمتر بیت تامەکەشی بەڕاستی خۆشە جار و بار هەیە لە گوڵەکەی کەمەک تاڵە بەس ئەمە سوودی لە تاڵەکەی وەردەگرین یعنی ئەو تاڵەکە ئەوەی دەکاتن جەرگەکەمان خاوێن بیتن مشکلێ پیاوە نەمینێتن یانیش کلێمان خاوێن بیتن تەندروست بن